سێهەمین کۆنفرانسی دەستەی یاساناسانە لە سلێمانی بۆ ڕێخستنەوەی دەستەکە و هەڵبژاردننی سەرۆکی دەستەی نوێ کە بە ڕێگای دەنگدان و هەڵبژاردن ئەنجام درا. دەستەکە لە ساڵی 2012 دامەزرا و کاری پێگەیاندنی یاساناسان و هۆشیاری یاساییە و لە تەواوی پارێزگەکانی هەرێم کار دەکەن. وەکو دەستەیەکی یاسایی سێ ساڵ جارێک کۆنفرانسی ئاسایی خۆی دەبەستێ، بەڵام ئەم دو ساڵی ڕابردوو بۆ هی بارودۆخی کۆرۆناوە ئەو بدواکەوت کۆمەڵێک گرفت و کێشە دروست بوو یعنی لە مەوزوعی کۆرۆناوانە دواکەوت. ئەمڕۆ 29 سێمین کۆنفرانسی ئاسایی خۆی گرێدا لە شاری سلێمانی. سێ ساڵ جارێک وتمانگرێ کۆنفرانسەکە دەبەسرێت. ژمارەی ئەندامان 136 ئەندام بوو، ژمارەیەکی بەرچاو باش ئامادە بوون و سەرۆک و دوو کارگێڕ هەڵبژێڕا. کۆنفرانسەکە لە 136 ئەندام پێکات بوو. دەستەکە کار بۆ هۆشیاری یاسایی و خزمەتکردنی قوتابیانی بەشی یاسا و کردنەوەی خول و ڕاهێنان بۆیان و هاوکاریکردنیان دەکات. ئامانجمانە لە سێ ساڵی داهاتوو زیاتر ئەم ڕێکخراوە لەبەر ڕێکخراوێکی پیشەیە تایبەتە بە یاساناسان مافەروەران و پارێزەران دەمانەوێت زیاتر خزمەتی ئەم توێژە بکەین و زیاتر ئەرکوت چالاکی وە ئەنجام بدەین کە بتوانین خزمەتێک زیاتریان بکەین و کار و چالاکەکانیشمان بینە دەرەوەی ڕێکخراوەکە و بۆ خەڵکی تریش بتوانن پێدا بەشدار و سوودمەند بن. هەروەها دەمانەوێت تەرکیزێکی تەواو بکەینە سەر توێژینەی یاساییەکان بۆی ڕێکخراو وەکو ڕێکخراوێکی پیشەیە قسەی خۆی هەبێت لە هەموو ئەو کار سیاسی و ڕووداوانێکە لە کوردستان ڕوودەدەن بۆی توێژنەوەی یاسایی و راپۆرتی یاسایی تایبەت بەخۆی ئەنجام بداتن و بیخاتە بەردەم ڕایگشتی خەڵک کوردستان. دەستەکە بۆ بە قوتابخانەیەک بۆ پێگەیاندنی قوتابیانی یاسا لە ماوەی ڕابردووشدا چەندین قوتابی یاسایی پێگەیاندووە و لە دام و دەستگا حکومیەکان کار ئاسانی بۆیان کردووە. گرنگی ئەم دەستەیە ئەوەیە کە هەمیشە هاوکاری ئەو پارێزەرانەیە کە تازە دەرچووی کۆلێژی یاسان لە زانکۆکانی هەرێمی کوردستان کە هاوکارێکی تەواو جدیانەکەن بۆ فێربوونی کارەکان لەناو دەستگاکاندا و ئاسانکاری بۆیان. و دووهەم ئامانجیشان ئامانجی ئەوەیە کە لەناو کۆمەڵی دادگەری بەشی یاسا گرنگێکی تەواوەتی پێدراوە بۆی بتوانن هەموو ئەو کارانەی ئەو ئیجااتانەی کە لەناو حیزبەکە جێبەجێ ئەکرێت ڕێکارێکی یاسایی ببرێت و ئەمیش بە ئەو هاوکاری ئەو پارێزانانی کە ناو ئەم دەستەیەدا کار دەکەن. ئەم دەستەیە دەیەوێت لە ڕێگەی لێکۆڵینەوەی یاسایی و بەشداربوون لە کایی سیاسی ڕۆڵی لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە هەبێت. ئەوان دەڵێن لە ماوەی ڕابردوودا لە بواری یاسایی و سیاسی ڕۆڵی بەرچاویان هەبووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.